چند ڕۆژێک پێش ئێستا گواستمەوە لە شوێنێکی تر ئەژێم با چەند وشتێک لەسەر بارکردن و ئەوانە فێر بین. بە ئینگلیزی بە بارکردنە وترێت move. بۆ نمونە ئەڵێین I moved to a new apartment. I moved to a new apartment. واتە گواستمەوە یان بارم کرد بۆ شوقەیەکی نوێ. اینجا دوو وشەی تر با فێر بین کە ئەویش furnished لەگەڵ unfurnished. Furnished لەگەڵ unfurnished. Furnished واتە مؤسس کە مەبەستەوەیە ئەشیا ئەو شتانەی تیا بێت. Unfurnished یعنی ئەشیای تیا نەبێت. بۆ نمونە I moved to a furnished apartment. I moved to a furnished apartment. واتە بارم کرد بۆ شوقەیەکی furnished کە مەبەستمان لە مەفروشە کە ئەشیای تیا بێت. اینجا بە ئینگلیزی بەکرێ ئەوترێت rent. Rent. بۆ نمونە ئەڵێین I rented an apartment. I rented an apartment. واتە شوقەیەکم بەکرێ کرد. I rented a furnished apartment یعنی شوقەیەکی مەفروشم بەکرێ کرد. I rented an unfurnished apartment واتە شوقەیەکی نامەفروشم بەکرێ کرد یعنی ئەشیای تیانی